دەرچوانی سێیەکەمی سەرئاستی زانکۆ و پەیمانگەکانی هەرێم لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێرگرت بوونەوە و بەیاننامەیەکی ناڕزایەتیان خوێندەوە، ئەمەش بەهۆی گرێبەستکردنی کەسانی حیزبی لە زانکۆکانی هەرێم. کۆمەڵە خەڵکێک کە بە هیچ شێوەیەک فەرمانی وانەبێژیان نییە لە وەزارەتی خوێندنی باڵا لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سێیەکەمی سەرئاستی زانکۆ و پەیمانگەکان دووپاتیان کردەوە بە ناشایستەیی و بەبێ ڕەچاوکردنی پێوەری زانستی و پیشەیی کەسانێک کراون با گرێبەست کە هیچ پێگەیەکی زانستیان لە زانکۆکەمان نەبووە و شایانی دامەزراندن نین. داواکارین بە زووترین کات کەسانی ناشایستە لە پرۆسەکە دوور بخرێنەوە و فەرمانەکانیان هەڵبۆشێنرێتەوە. ئێمە شایستەتر وەکو سێیەکەمەکان لەوان پێویستە دابمەزرێن، چونکە ئەم شوێنانە مافی سێیەکەمەکانە و خۆ ئەگەر بێت و ئەم پرۆسە گەندەڵیە سەر بگرێت ئەوە خودی زانکۆ وەزارەت و حکوومەتیش بەرپرسی گەورە دەبن لەم کارەدا. چەندین بەڵگەمان لایە بۆ ئەو کەسانەی کەەوە بە ناشایستە دانراون، تەنانەت هەندێک کەسیان تاوەکو ئێستا زانکۆکانیان هەر نەبینیوە. بەشێکی دیکە لە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان دەڵێن ئەوان تا ئێستا زیاد لە 37 جار خۆپیشاندانی مەدەنیان کردووە بۆ داواکردنی مافەکانیان، بەڵام حکوومەت ئاوڕی لێ نەداونەتەوە و ڕێگەش نەدراوە تا ئێستا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ببینن. معنای نییە خەت و کابراەک بێ لەو لای بەواستە دابمەزرێ، ئەمە کە مافی خۆمە نەتوانن دابمەزرێ. یعنی هیچ معنای نییە 37 جار خۆپیشاندانمان کردێ، مڕعاتی وەزعەکەمان کردێ، 50 کەس هاتە سەرزادەی بەو پەڕی مەدەنیانە بە یەک قەڵەمی. یەخە کاکا من لەوەی زیاتر هیچ کە توانام نییە مەسەلە چ بکەم، دەنگم بگاتە چێ باشە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کاکە هەردووچیان 5 دقە مۆڵەتمان نادەنم بیا بینین. ئەخە معنای نییە منێ کاکە 5 دقە مۆڵەتمان دەن با جەنابتان ببینین کاکە وەزعەکەیمە بەو نەوعەیە. ئەتاکە جێخەمە بین بچین ئەخەر هیچ ڕێکارێکی مەدەنیش قیمەتی نەمایە. داواکاری ئێمەش دامەزراندنی هەمیشەیە و ئەوەی ئێستاش کە خۆتان ئاگادارن لە ڕاگەیاندەکان بڕابوویتەوە بە گرێبەستکردنی وانەبێژانی زانکۆ، ینی لە چەند زانکۆیەک بە ینی بۆ نمونە ئەگەر 10 کەس وانەبێژی کردبێ لە لیستەکە 30 کەس تێدایە و 40 کەس تێدایە لە زانکۆی ڕاپەڕین کە بڕابووتەوە و زانیاریشم هەیە کە بۆ 1 سعات جوانە بێژی نەکردە و بەواستە بووە بە گرێبەست بەشداری کردە. ماوەی 7 ساڵە هیچ کام لە سێیەکەمی سەرئاستی زانکۆ و پەیمانگەکان دانەمەزراون، تا ئێستاش ژمارەیان بۆ نزیک بە 12280 دەرچوو دەبێت کە ئەمانە پێویستیەکی گرنگی زانکۆکانن لە بەرامبەردا پارتی و یەکێتی کەسانی حیزبی نزیک لە خۆیان دەکەنە گرێبەست کە ئەم هەنگاوە پێچەوانەی یاسا و ڕێنمایەکانە و زیاتر بە حیزبیکردنی زانکۆ و پەیمانگاکانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.